لە گۆشەیەکی دیکەوە لەگەڵ میوانێکی تایبەت سەبارەت بە خۆپشاندان بۆ پشتیوانی لە فەڵەستین لە چەند شارێکی عێراق گفتوگۆ بکەین. میوانەکەمان عەبدوڕەحمان جەزائری سیاسەتمەدار و شرۆڤەکاری سیاسیە کە لەگەڵمانە. ئەم کاتتان باش بەڕێز. با بۆ پرسیارەکەمان دەست پێ بکەین. شەڕ و پێکدادان لە نێوان حەماس و ئیسرائیل بەردەوامە، پێشبینی دەکەن تاوەکو کەی شەڕ بەردەوام بێت؟ بناوی خوای گەورە، جارێکیکە سڵاوتان لەبێت لە کەناڵەکەتان کوردستان 24 و بینەران. لە ڕاستیدا ئەو قەیرانەیەکەوە ئێستا هەیە ئەمە تەنیا قەیرانێکی نێوان فەڵەستین و ئیسرائیل نییە، بەڵکو ئەمڕۆ قەیرانەیەکی پلاندان ڕێژراوە، پلانێکی ئیقلیمیە لە ڕاستیدا. بۆیە ئەمڕۆ تەنیا ئیسرائیل لە غەزە نادات، بەڵکو ئەمریکاش هاوبەشێکی سەرەکیە لە ناوچەکەدا و لە ڕووی چەکەکانیەوە، لە ڕووی سیاسەت و دیپلۆماسی و سەربازیەوە. بە هەمان شێوە بەریتانیاش هاتووەتە ئەم بەرەوە، فەرەنساش بە هەمان شێوە هەرەشە دەکات. واتە هەمویان ئەوان لە هەمان بەرەدان و دەیانەوێت کەتی غەزە بە شێوەیەکی ڕەها لەناو بن. ئێستا هەوڵ دەدرێت ئۆپەراسیۆنێکی گەورەی سەربازی لە ڕێگەی تانکەکانەوە بەرەو ئەو ناوچەیە بچێت و داگیری بکات. ئەمە لەلایەک لایەنێکی دیکە هەیە، بێگومان کێشەیەکی سیاسی هەیە لەبارەی دۆزی فەڵەستین. حکوومەتی فەڵەستین نایەوێت لەگەڵ غەزە پێکەوە بن. واتە خۆتان دەزانن کێشەیەک هەیە لە نێوان مقاومە ئیسلامی حکوومەتی فەڵەستین، واتە کێشەیەکی ناوخۆییش هەیە. خۆتان دەزانن جمانێکی وڵاتیش هەن کە ئەمە ڕەت دەکەنەوە. بۆیە ئێستا دوای هەڕەشەی سوپای میسر و هەرەشەکانی حەزب الله و سیسی لە ئەنجامدا ئێستا پێویستە نەتەوەی گرتووەکان بێت و بێتە سەرخەت بۆ ئەوەی بڕیارێک دەربکرێت لە ئەنجومەنی ئاسایشەوە بۆ دووبارە. باشە بەرەز عەبدوڕەحمان، کەواتە چەندە ئەگەری بەرفراوانبوونی شەڕ و تێوەگلانی وڵاتانی دیکە لەو شەڕەدا هەیە؟ وەک ئەوەی لە بەربەیانی ئەمڕۆ بەیاننامەیە کە بوو، خۆتان دەزانن حەزب الله بەیاننامەیەکی بڵاو کردەوە، هەروەها مقاومە ئیسلامیش خۆتان دەزانن کە لە باشووری لوبنانە زیاتر لە ئاماژیان بەوە کرد بوو کە زیاتر لە 5,000 موشک ئاراستە دەکەن ئەگەر بێت و تانکەکان بێنە نێو باشووری غەزەوە. ئێستا شەڕەکە ڕاگەیەندراوە و لوبنان و وڵاتانی دیکەش تێکەڵی ئەم جەنگە دەبن، دەتوانن لە ڕێگەی پاڵپشتی پێداویستی پزیشکیەوە ئەم کارە بکەن. نزیکەی 3 هەفتەیە ئیسرائیل لە نێو ئەو شەڕەدایە و باوەڕم وایە کە ئەم شەڕە درێژە دەکێشێت. و لەبارەی عێراقیشە خۆتان دەزانن عێراق ئێستا لەو ناوچەیە خاوەن بڕیاری سەرەکیە، بۆیە چەندین هێرشیش لەو سۆنگەیەشەوە هێرش کراوەتە سەر بنکە سەربازیەکان و ئەمڕۆژ دەچێتە نێو ئەو بەرەیەکەوە ئێستا شەڕەکە ڕادەگەیەندرێت و لای غەزە دەوەستێت. باشە، ئێوە ئێستا ئاماژەتان بەوە کرد کە عێراق لە ناوچەکە بڕیاردەرێکی سەرەکیە، کەواتە لە دوای دەستپێکردنی شەڕ بەشێک لە لایەنەکان هەڕەشەی بەشداریکردن لە شەڕی نێوان حەماس و ئیسرائیل دەکەن. پێتان وایە عێراق تا چەندە دەتوانێت لە ڕووی سەربازیەوە هاوکاری حەماس بکات؟
عراق بەر لە سێ ڕۆژ بڕیار چەند بڕیارێکی دەرکردو. بڕیاری یەکەم ئەوە بوو کە بڕیاری حکوومەت لەگەڵ مقاومەی ئیسلامی جیاوازە. بڕیارەکەی بەڕێز سوودانی و دیبلۆماسی بەو ئاراستەیە بوون کە بە هیچ شێوەیەک ڕێگە نادەن دەستەی حەشدی شەعبی بەشدار بێ لەبارەی بەرەو پێشبردننی ئەو پرسەوە چ لە ڕووی ئاسمانی بێت یاخود چ لە ڕووی وشکەن بێ. بۆیە ئێستا عێراق خاوەنی سەچی ئاسمانی نییە کەەوە بچێت هاوکاری گەلی فەڵەستین بکات، بەڵام مقاومەی ئیسلامی کە لە کۆماری ئیسلامی ئێرانەوە نزیکە ڕایان گەیاندبوو کەەوە چەندین چەکی پێشکەوتویان هەیە و لە ئێرانەوە پێیاندراوە و لەوانەیە بچنە نێو شەڕەکەەوە. لە پارێزگای ئەمبار خۆتان دەزانن بەڵێندەرێکیش کرابووە ئامانس لەلایەن مقاومەی ئیسلامیەوە چەندین بنکەی سەربازیش پێشتر لەلایەن مقاومەوە بردومان کرابوو. ئێستا بڕیارەکان لە عێراق جیاواز ئەگەر بێت و عێراق بەشدار بێت لە ڕووی دیبلۆماسی و سەربازیەوە دەتوانێت بەشدار بێت، بەڵام شتەکان زۆر لە یەکتر جیاوازن و پرسی جیاوازن، چونکە خۆتان دەزان ئێمە چەندین بنکەی سەربازیمان هەیە و هەروەها چەندین ڕێککەوتنی جیاوازمان هەیە لەگەڵ ئەمریکا و هاوپەیمانیی نێودەوڵەتی. بە هەمان شێوە ڕێککەوتنامی 2011ەوە بۆیە عێراق لەو ئاستەدا ناتوانێت ڕووبەڕووی ئەمریکا بێتەوە، بەڵکو ئەمە دەبێتە هۆی کارەساتێکی گەورە و پێویستە بڕیارەکە لە ئەنجومەنی ئاسایشەوە دەربێت پاڵپشتی ئابووری بدرێت. دوای داگیرکاری حکوومەتی کوێت لەلایەن ڕژێمی پێشوو ڕوبەر و چەندین کارەسات لەو جۆرە بووینەوە، بۆیە ناکرێت ئەمە بکرێت، بەڵکو پێویستە بڕیارەکە بڕیاری سیاسی بن. بەڕێز عەبدوڕەحمان کۆتا پرسیارم بۆ جەنابتانەوەیە کە دەستپێکردنەوەی هێرشە گروپە چەکدارەکان دەبینین کە لە عێراق بۆ سەر بنکە و سەربازەکانی ئەمریکا لە وڵاتە دەستی پێکردووە، چەندە پەیوەندی بە شەڕی نێوان ئیسرائیل و حەماسەوە هەیە ئەم هێرشانە؟ جوڵەکانی مقاومە لەبارەی یەکێک لە سەرکردە سیاسیەکانی کە لە عێراقە ئەویش خۆتان دەزان هادی عامریە. هادی عامری بەنامەیەکی دەرکرد بوو لە ڕێگەی باڵی سەربازی بەدرەوە و خۆتان دەزان فەتحیش فراکسیۆنێکی گەورەیە لە عێراق ئاماژەی بەوە کردبوو کە ئەگەر ئەمریکا بێتە نێو ئەو پرسەوە بێتە نێو شەڕەکە ئێمەش وەڵاممان دەبێت. بۆیە ئەمە پەیامێک بوو لەو بارەوە. بایدنیش دوای ئەوە ئاماژەی بەوەدا بوو کە ئەوان نابن بە بەشێک لەو شەڕە. تا ئێستا ئەمریکا وڵاتێکی زۆر گەورەیە لە جیهان و هیچ ئاماژێکیان بەو هەرەشانە نەدراوەکەوە ڕوبەڕووی ئەمریکا دەکرێت. بۆیە قاومە ئیسلامی بڕیاری داوە و ئەنجامەکانیش لە چەند ڕۆژی داهاتوودا دەبینین. ئێستا خۆتان زان بنکە سەربازەکانی ئەمریکا و باڵوێزخانەشی ئەمان شێوە لەژێر هەرەشەدان و چەندین هێزی ئەمریکی هەڵساون بەگەرخستنی ڕادارەکان بۆ ئەوەی بتوانن سەرجەم هەرەشەکانیان بەلاوە بنێن. هەروەها لە عین الئەسەد لە ئیمام عەلیل و لە بنکەی سەربازی هەریر لە ئامادە باشیدان لە ئەگەری ڕوودانی هەر ڕووداوێک کە ئەمڕۆ
لە ئەنجامدا دەدرێت و بۆیە هەوڵ دەدرێت حکوومەتی عراقی خۆی لەم جۆرە هەرشەیەک و لەم جۆرە کردەوەیەکدا بە دوور بگرێت و هێز ئەمنیەکانیش بێگومان هاوکاریانن. بەڵێ ئێمە سپاس دەکەین عەبدوڕەحمان جەزائیری سیاسەتمەدار و شرۆڤەکاری سیاسی لەگەڵمان بۆی سپاس.